سردار جانان خال و خط مسکێ تەتەر زیارەتە هەردوو ڕەقیبان هەر وەکی ئەسوەد حەجەر نەزەر ji بۆ من حەلالە فتوى تحفە و منهەجی بەلکی مەروە سنەتەن من النبي خير البشر وەرتەماشا نون و دالە کەفتە بن جووتێ هیلالە عەقرەبێ سەر ماهێ بالا دینکردن زیر و زەبەر ئەس دەما چوومە سەرائێ نەیشەکر ڕەقس سەمائێ گوو فەقیر وەرنە لیقائێ خەجیلم تیر چوون جەگەر فریاد لمن بوونە هەزار مارەکەم دی ژێ هاتە خار خینە دلێ من گرت و خار حتا ئەکو سەلما هاتە دەر ما هەبوون سەلوا و سەلما شوبهەتی یا من دبال خەت ژمسک و لە پشەکەر جەبهەت قەمەر عەقرەب لەسەر زۆر سوپاس دەست و پەنجەڵ خۆش ئازیزانی قەلەندەرخانە سڵاو خۆشحاڵین لە دیمانی کینۆی قەلەندەرخانە لەگەڵ هاوکارم کاک حەمیدبانی پێتان شادەبینەوە ئەمڕۆ باس لە قەڵەم و ئەزمموی شاعیرێکی زۆر سەرکەوتوو دەکەین ئەویش شێخ مەمدوحی بریفکانیە بۆ ئەمڕۆ دوو میوانی بەڕێز لە لامان ئامادەن ئەوانیش دکتۆر ڕەشید فەندیە دکتۆر گیان بەخێر بێی زۆر سوپاس بەخێر هاتی لەگەڵ کاک ژێگر کوزۆیی بە ئامێری عود بەخێر بێ بێگومان لەگەڵ هاوکارم کاک حەمید مامۆستاگیان دەکرێت کورتەیەک لەسەر ژیانی شاعیرمان بۆ باس بکەیت بەڵێ شێخ مەمدوح بریفکی کو ساڵە 1911 زاینی یل گوندێ بادێ هاتیە سەر دنیایێ گوندێ بادێ گوندێکێ نێزیکی دهۆکەیە نوکە 10-15 دقیقە ترۆمبێلێ و پشتی هنگی پشتی تەمەنێوی گەهشتیە 6-7 ساڵیە بنەماڵاوی ئەو یەدانایە بەر خواندنێ بەر فەقیاتیە کو هنگی قوتابخانەت حکومی نەبوونیان گەلێکت کێم بوون قوتابیە هەمیا المزگەفتە خواند بەر فەقیاتیە ئەش بەر هەندێ یەل گەلێکی جها گەڕیای و کتێبێت ئاینیەت خواندین و گوندێکی بۆ گوندێکی دیە چۆی زانایەکی بۆ زانایەکی دیە چۆی حتا خواندنا خۆ تەمام کردی بۆ زانین ئەگەر پرسیارێک شمە بێتە کرێن بێژیت مەلایەت بەرێ یان فەقیەت بەرێ بۆچی گەلێک گوندات زڤڕین و گەڕیان و بۆچی دەف گەلێک زانایەت خواند سیستەمی خواندنێ قوتابخانەت مزگەفتە یە بەرێ نەوەکی سیستەمی خواندنگەهێت نوکە بوو 6 سەفێت سەرەتایی و 6 ئامادەی و کولیج و حتا دیماهیە بەلکو ئەو دەف زانایەت گەڕیان یعنی الجەم وان یا گرینگ ئەو بابەت بوو کە ئەو زانین الجەم کیش مەلای هەیە بۆ نمونە دێ جارێکی چن دێ علمی حەدیثی خوێنن دێ پرسیارکەن دەڤەرێ کوردستانی هەمیە یان بادینا یان هەولێر سلێمانی کاکی زانایەک هەیە یە شارازای علمی حەدیثەیە حەدیثت پێغەمبەری گەلێک ji berin tefsîrawa zanît dê çend saleke 2 sal cemî melayê xwînin dê elmê حەدیثê xelas kir. بەڵێ دکتۆر بواتە بە پێی زانیاری مامۆستاکان چۆتە لای مامۆستاکان هەر مامۆستایی لە بوارێکا شارەزا بووە ئەم ئەو بوارەی حەز لێ بووە بیخوێنێت و چۆتە لای ئەو مامۆستایە بۆی ئەو لەو بوارە ئەو لەو بارەیەوە هەکە علمê حەدیثê temam kir dibêjin filane mela li filane bajêrî gelek baş tefsîra Qur'anê zanîtin ew dê çî tefsîra Qur'anê li defî melayê xwînîtin û kitêbeke yan du kitêbin kadê kengî xilas ket kadê bi salekê xilas ket dê bi 6 heyva xilas ket heta dîmahiyê paşî dê nehû sarfê xwînît dê beyan û bedî'ê xwînîtin kitêbanî kە لە حوجرا خوێندناون صرف عواملی جورجانیە هەمیە بەلێ گەهنە قۆناغێکێ دەگەهنە قۆناغێکێ لە دەستپێکێ دگوتەوان سوختە یعنی قوتابیە سەرەتایی دگوتێ سوختە حتا دگەهنە kitêbekê dibêjne kitêba melacamî heke geheş newêrê kitêba melacamî xwand dê suxteyê tewaw ket heker wî vîya berdewamiyê bidete xwandina xwe dê çît bîte musteîd
مستعد قناغ دوية هكر أو زانت جي هميل دف جموان ملايا همي خواندن كشنت كتاب النحو صرفة وبيان وبديعة وبلاغية وحديثة ومنطقة وقرآن وحتى دي ما يد بنا دوازده علم دوازده زانست دي ما هي وان دوازده زانستا ده ملا كومبن وده إجازة دنوي ده بجن أفا ملايك دوازده علمه دوازده زانستا بجاوي جم جلك گندا و جلك ملايا جرياي حتى دي ما هي إجازة زانستي يا دوازده علمية الزاخو ورقرتي دف سيداي ملا أحمد عبد الخالق بالله دكتور قناغي شي تري دواي أو ملاياتي هي بر لو حزم كنت برسيار لو بكم أم بي أو تشيغ ممدوح أخلاتي بريفكاني حزا كم بزانم أو نوي أخلاتي قالك باشا أخلات بيوكا عربية بيوا كردية درستي خلاته خلات باجر که بچوکه النزیکی دریای وانه الکردستان باکور گلک جارات سترانا هنده گوله بند بجید سیپان خلاته سیپان چیه که النزیکی خلاته اف بنامال وان شیخت بریفکا اصل یشوری هاتین یش خلاته هاتینش کردستان باکور یت هاتین دور آبادینا و هاتین دهوکی آکنجی بوینو و بریفکا اخلاط عربیه یا کردیه و خلات الشيخ ممدوح بريفكاني يخلكي خلاتيه صاله هكر ميجو يجيبوا جنابه هوا بيجم صاله 1620 بابيرتوي يش خلاته هاتين قلميري بادينا بله وكو باسكري الناوتشي هكاريو بله او خلات سربه هكاريه ويتهاتينا بريفكا تكيا بريفكا آواكري تكيا تشيكري والطريقه الطريقه إنا يا ناف دفر بادينات بجن الطريقه قادري كردستان هميه دو طريقات هين التصوف جلك ناف دارن طريقه قادري ونقشي يعني نقشبندي وجا اوش طريقه قادريه بله ما مصاكيان باسي وذكر كشاعر زور بدواي معرفة قراوة بله كاريجري ام معرفه چی بۆ لەسەر نووسینەکانی بەڵێ کاریگەریاوی ئەو هەند معریفە گەریایە گەلێکە مەلەوان بوویت زانستت ئاینیدا زانستت دینیدا و گەل هەندێژیوی هەرش گەنجاتیە خۆ زەوقە شعرێ هەبوو ji ber هەندێ دیوانت شاعرت کەڤن هەڵبەستوانت کەڤن هەمە مەسە ئەم شعری بۆ سەرەتا خوێنمەوە نووسراوە ئەم شعری لە تەمەنی 17 ساڵیان نووسی 17 ساڵی بەڵێ گەلێک داخبار بوویە متەئسر بوویە شاعرت دەڤەرامە شاعرت كيفن ترشوي وكي ملا جزيري وأحمد خاني فقيه طيران أو دسنفيست وان همي المال هبون دسنفيست ديوان وان بري بين شابكرن همي هبون همية خاندين جبرهن دي أمدبيني شيخ ممدوح جلك ملفانة زمان كردي دا جلك بيفت دولمند بيفت كردي وخالك ديجي جلك يا جرينجي هاي بيت أمويجي بزانين جيانا شيخ ممدوح بريفكي او پشتی بی خواندنا خو تمام کری الویره بویا ملای 12 علم یه چول بغداد خواندی و النجفه الویره پشتی خلاص بویا هاتیا توظیف کرن یا بویا فرمانبر بویا موظف بچناوی بناوی واعظ سیار بله لبغال پیمانگی آل البيت يا خواندی کو برانبری معهده کی بو و پاش النجفه شي خواندی پیمانگی الحکمه بله الحکمه جا پشتی هنگی او فرمانبر بویا الوزارات اوقاف بناوي واعظ سيار واعظ سيار چيا يعني دي چي شيرت الخلقيكه دي مشغاري الخلقيكه وسيار جريتن يعني مرجنين الا الدهو كبيت جبر هندي جالك سفرتوي جالك هاتنو چناوي كردستان باكور بو توزان تويدا ام تبينين جالك بحث باكور تكتن حشيرت باكور باجير باكور چونك هند ملفان بود هوزان دا جبر هندي ما بس من اويا جالك شارزاي زمان كرديه چونکی گەلێک جیهۆیە گەڕیۆی خۆی بەڕاستی کە شعرەکانی خوێنیتەوە زمانێکی زۆر تایبەت زۆر شارەزا بۆ لە وشەسازی یعنی زمانەکەی لەناو ئەم شێوە زمانی کوردیە زۆر تایبەتە ڕاستیان شارێکە بۆ هەڵبژاردەم خەندەخان شعرێکمان بۆ بخوێنێتەوە فەرموو ئەنجا پێم خۆشە بێ و شعرە بخوێنمەوە گەر بەڵێ ئەم ڕۆژە غەما بێچارە و وانە دڵم ئەس ئاگر
دهناوە وەکی گازێ دەسۆژمەس ئاگر دهناواتە کری شبهێ تەنورێ سەرتاوە قەدەم ڕەنگێ بهێ هەڵبە قژمەس ژان تێنەگیانم وەکی بلبل بفیغانم پەروانە ئەزم سۆتم و بێدەنگ دمرم بەس خوێن ڕێژە ژە چاوان وەکی بارانە بەهارێ شەفتا سەحەرێ دوێر ژخەوێ هەر دگەزم بەس شەف بووری دگەل تژمەرا ئەی حەیاتە گەربەی لەسەر من لە مردێ خۆش دەبەزمەس چاونەری لە تەدەردێ ئەڤینێ لیمە دیار کرد هەرچەندی بەژێرم ژە سەرێ هەر دەهژم بەس دڵخۆش هەندەخان شتەکانە خۆش بە دکتۆر جان بێگومان ئەم قۆناغانی کە باسمان کرد هەتا ئیسا قۆناغی مەلایەتی و قۆناغی ئاینیە هینی شاعری گەورە شێخ مەمدوح لە دوای ئەوە قۆناغیشی نوێ هاتوتە پێشەوە کە دەستی کردو بە شعر نووسین ئەمە قۆناغیشی ترە یعنی لە چۆتە دەرەوەی ینی بوارێکی تری ڕۆشنبیری شاعرە ئەوەی کە وەکو زانیاری هەمە کە لە 1943 بۆ یەکەم جار لە گۆڤاری ڕۆناهیە شعری بڵاو کردوێتەوە ئەمێ سەرەتاکانی دەستپێکردنی کاری ئەدەبیاتی شێخ مەمدوحمان بۆ باس بکەین شێخ مەمدوح بریفکی ژمێژە دەست کارێ ئەدەبیاتێ کردی تایبەتی هۆزانێ ساڵێت سیها یل هاوارێ نوێسی و ساڵێت چلا ڕۆناهیە نوێسی و بەردەوام بوو لەسەر نوێسینە هۆزانێ ساڵێت پێنجیا و شێستاژی و هۆزانێ توی نەچاپ ببوو نەهات بوو نەچاپکردن تنێ هەواڵە توی ژبەرتکردن حتا ئێکەتیا نویسەرێت کورد ساڵا 1970 دامەزرایی بەغدا پشتی ڕێککەفتنا 11 ئادارێ ناوبەرە شۆڕەشە کوردستانێ و حکومەتە عێراقیاوی سەردەمی بڕیاردا و ئێکەتیان نویسەرێت کورد بێتە دامەزراندن و ئێکەمین کۆنگرێ خۆ گرێدا 23 و 24 خزیرانێ الساڵە 1970 البەغدا شێخ مەمدوح چونکی شاعرێکی ناودار بوو وی دەمێژی ساڵێت 56 ji ber hindê شێخ مەمدوح هاتە هەلبژاردن وەکی ئەندامێک دەستەیە باڵادا یا ئێکەتیە نویسەرێت کورد سەرانسەری کوردستانی ئەندامێ دەستەکە باڵا یە هەمیان پشتی هنگی وێ ئێکەتیە نویسەرێت کورد دەستەیە باڵا بڕیاردا لقێت ئێکەتیە نویسەرێت کورد پارێزگەهێت کوردستانێژی بێنەڤەکردن و دیف ڕێزبەندیە دیف تەسەلسولێ ئێکەمین لق سلێمانیە هاتە دامەزراندن پاشیل هەولێرێ پاشیل دهۆکێ پاشیل کەرکووکی وەکی هەر چار پارێزگەهێت کوردستانێ شێخ مەمدوح بریفکی مەکرە سەرۆکێ ئێکەتیە نویسەرێت کورد لقێ دهۆکێ کەواتە سەرۆکێ لقێ دهۆکیش بوو و ئەندامێ دەستەیە باڵاژی بوو البەغدا و خۆشبەختانە برادرە ئەس هەلبژارتمە سکرتێرێ لقی وی زمانی ساڵا هەفتێ و ئێکێ ji ber hindê mirovî gelek kariyê pêk vekirî taybetîş heftê heta heftê û çarê wan 4 sala û ez o gelekî nêzîkî ek bû wî berdewam bû ser şeir nivêsînê tiştekî gelekî giring e jî ez bêjim berî wefatê biketin carekê duwa gote min gotî gelek hozanê şairê kevin yel def min heyn yet melayê bateyî yet melayê cizîrî yet ehmedê xanî yet feqiyê teyran hemî li wî destnivîs hebûn هشتا چک کتابش وانه چاپ نبود. گویی هک تو هاری مبکی، ام دوانه پیک و ده دیوانه توان ده نویسین و ده چاپ کی. بله. ما مستقیانه و بیا به پرسیاری گیتری من. برز تو کو کسی کی شارزا. بله. شعر کانی شاعر چون حالا استانگینی تو آیا تو جینه و نوسینت هی لسر شاعر. بله. چونکی حواله من بوجلک پشتی وفات کردی وفات آوی سال 1976 بو. بله. پشتی وفات کردی. کوڕێتوی ئەو دەستنویس هەمی مانەل دەف کوڕێتوی
بس هندك هوزانت ویل دفمه بون هندك وی دابون من دست خو من نویسی بون دفمه بون بله جا پشتینگی من دست بکر من هندك فاکولینت کرین سر شعرت الشيخ ممدوح بريفكي كردي وعربي ومن بلافجي كرين من كتابك هاي بنافي ينابيع الشعر الكلاسيكي الكردي سال 2004 يا چابوي اسنگی اندام اکادمیا زمان کردی بوم الهولره همي شاعرات بادينان من يد عربي نفيسين بو عرب هذا عرب يعني الشعر كان بالجرات سرزماني بله شعر دقيقه بكرديه وترجمه عربيه كش لتنشتيتي بو اوي جبر هند دا عرب زانكم ما ادبك مازنه هي وجا شاعر شيخ ممدوح بريفكي الدف من شاعرك جلك مازنه چونکی هر وکی مگوتی گلک الکردستان همیه گریای و تایبتی الکردستان باکور و دستنویس و شاعرت مازن همیال دفی بون کاری کریه سر شعرتوی سر هزاوی شعری سر زمانوی شعری والله ما مصا قالوا ما حزقين برستان شعر كان بوفخن باش خدينا اوي هوزانا که هاي بناوي لالشين لالشين دورك الكردستان باكور گلک جا شیخ بخود چوبو ویره هر وکی وی گوتی من دویجیتن از چوما لالشین لناف الکیو بالبیسا من دی لوی جوانک وک فنر طییسا شنگ شیرین و نازک غنچلبا پلازک در حال مجان بوگازک جدرد اوین دیسا من گوتوی ترندی شنگ شیرین و قندی لبرکاتوی بلندی وک طور نبی موسى قلت شيرين شبالم بقدو خطو خالم كردستانا دلالم كفتيمة دستي بيسا اف هوزانا هندك فاكولين بدوتن جاري لالشين چيه مقلت لالشين دفرك الكردستانا باكور گلكا جوانا يا خوشة او همي قاوات چوير هاوين بسردان بجيت چوما لالشين نافدو عشيرة كردادا الكيو بالبيسي چوما نافوادا از گريام من جوانا جديد هر ايكي ببينيتن في شعريه جو خوب ده تدي بيجيد اوا غزليه افينداريه بس ديماهياوي ديارت كت يعني هوسانا كرمزيه كد چه بيجيتن بيجد من لوير جوانا جديد وك فنر طيسه فنر شمالكه مشخله تشتكي وصانه وك فنر طيسه يعني بري قدار بو او انده جوان بو او كجا شنگ شيرين ونازك زور نازك بو غنچلبا پلازك لیوتوی وکی خونچهی بون اونده جوان بو وکی کلیلکا پلازیکی بو جدرد اوین دیسا از کتم اویناوی من گوته که چی من گوته تو رندی شنگ شیرین و قندی یا معلومه تو گلکا جوانی وکو شکری بله وکو شکری لبر کاتوی بلندی کاتوی چیایه که لوی شاخی که مالت نزیک شاخی کاتویه وكاتوي بلندي وقت طور نبي موسى او معلومه كيتشا كتشغوت اوي ابا افينداريه غزاله بيتكات بس برخوب ددي كيتش بشتوي كيش بشتي جو اس كردستان دلالم ام نكتشكي اسايم ام كردستاني دلالم بقدو خطو خالم راسه مزور جوان كردستان دلالم كفتي ما دستي بيسا من كيتشك نيمه من كيتشك نيمه من كردستاني دلالم او كردستان جوانما بلان فايده شيء كوتومه دست بيسا ك دزانن ك لو كي بيسي وندري شيء كردستاني باكور هذا جبري ديار بيتن كو شيخ ممدوحي عندك هوزانه هين ام تشين بيجينوان هو هوزانه رمزي يت رمزه كاتدا تو دمت الدستبيك بخيني تو دي بيجي افا افينداريه بحث كيتشيكت كاد هندا جوانا وصايا دي همي باشي دي ما كيتش دي برسفدد ولامدد جابدد دي بشتي از كردستان دلالم كفتي ما دست بيسا باشي هوزان يا درجه انا هوجه همي بخينم بجد اسماء ما بخدان كاس نيه خاوني ما بيت كاس لما ببرسيد دكتور اما او زياده الام شعراني ك لبردس معناه لم دو ديوانه بالراسيمي كشاب كراوه بيم ويا كما لچاو برهمكاني چند دزدوس و چند شتی تریماتو که دوسینی تریماتو او گرفتاریه بو مهمیه چه بو گنجینه که گلک مازم بو شیخ ممدوح بریفکی
هەروەکی من گوتی هەمی هۆزانت کلاسیکا ژیلدەفی بوون دەستنویس بەلێ پشتی خاطر خواستناوی داویە یعنی پشتی مری کوڕێتوی نزانم چل دەستنویسێتوی کرد هەندێک مان هەندێک بەرزە بوون نزانم خودێ وا پێلێت ئیشەڵڵا gelek کوڕێت هەیە 11 کوڕ هەبوون ئەجا ئەم نزانین بەرهەمەوی مایەل دەفکێ بەلێ ڕەحمەتی شێخ زاهد بریفکانی شێخ زاهد کوڕێوی بوو قوتابیە من بوو وەختێ خۆدا ئەوە دوو جارە دیواناوی چاپ کرد ئەوە بناوێ لالە شین ئەو ژی دیواناویە هەندیوی پێچێ بووی هۆزانێتوی کۆم کردن و هەروەسا فەرهەنگۆکاویژی فەرهەنگۆکێکە بچیکە هەی دوێرێدا لالە شینێدا و کارێ زمانی ژیویت کرد هەروەکی جەنابێتە گوتی gelek peyvêt zehmet û peyvêt me guh lê nebûn evî ji Kurdistan'a Bakur îna bûn û hemî kirine ferhengokek. Mixabin gelek hozanetî berze bûn û destnivîsêt wan şairêt mezin jî berze bûn. بەداخەوە مامۆستاگیان شعرێکی تر ئەەکەین بە میوان ئەگەر کاک حەمید و کاک ژێگر بەیەکەوە فەرموون. هەی هەوار 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 دنیا هەمێل مەبوونە یار ڕابنە سەرخۆ گەلێ کوردە دوژمنە گۆشتێ مەخار شین و بانگین و هەوارە قیر و گازێ تێک ji welat داد و فیغانên me Kurda wêl mebûne sed hezar هەندەژاری و بەندەواری بسەر me rabûrên bira ma nebese gelî Kurda ev jiyana sarobar بۆچی ئەم ما نەمرۆڤین خۆ نە ئەم دار و بەرین حەقمەنینە دژیانێ ئەی بێمروەت ئەی نەیار هەندە ساڵە ئەم دبێژین عەرەب و تورک و عەجەم ئەو دگەل ئێمە نەیارن بۆ نەیارە پشت و کار 25 ملیۆن ددێرن ئەم هەمێ کوردێ خورێ ما نەعارە ئەم بمینن بنتەپ و دەستێن نەیار. دەم خۆش کاک حەمیدگیان دەست و پەنجەم خۆش. مامۆستاگیان ئەگەر بینە سەر باسی ژیانی کۆمەڵایەتی شاعر شاعر چەند ژنی هەبووە و مناڵەکانی لەکوێ ئەژین و ئایا مناڵەکانیشی ئەزمموی نووسینیان هەیە یاخود بەڵێ شێخ مەمدوحی ژیانە خوددا سێ ژنیەتی ناین پێ نەوێت ناوێت وا بێژم سێ ژنێتی ناین و هەروەکی دیڤزانیاریەت من 11 کوڕ هەبوون هەر سێ ژنا و 5 کچ هەبوون کوڕێتوی هەندێک نەماینە چوینە بەر دلۆڤانیا خودێ و شێخ زاهد ژی کوڕێوی ئەوێ خوێندەوار و مۆسیقژەن و ئەو ژی شێوەیەکی هۆڤانە یا وەحشیانە دهۆکێ هاتە کوشتن مخابن مۆسیقا ژەنێکی gelekê baş bû Swêdê jiya û paşî vê dawiyê Swêdê hat mal dihokê xaniyek bi xwe çêkir û dihokê bû û min û wî me gelekê ku du dît ji ber babê wî hate def min gelek tiştê babê wî min zanîn kuret wî yet wekî cenabê te pisyar kirî yet zewqa edebî hey Seydaya Şêx Zahid bû rehmet lê bin û ekî dî jî heyna wî Abdilqadir e Abdilqadir Birîfkanî ew jî herwisa û Abdüsselam ev her sêka min nivêsînê wan yê dîtîn nivê ser bûn ev her du Şêx Zahid ji wan pitir yê navdar bû û du cara dîwana babê xwe ya çap kirî divêt em wê rastiye jî bêjin Şêx Memduh Birîfkanî ji malbatekê hatî ku gelek şairê têda malbata Birîfka ji ber hindê samanê wî yê zimanî samanê wî şeirê gelek e yani خێزانێکی ئەدەب دۆست بوون. دکتۆر من ویستم بزانم ئایا پەیوەندی ئەم بە شێخ نورەدین بریفکانیەوە یەکەمین شێخێ wan yê navdar û ew ê hatiye Birîfka tekiya Birîfka çêkirî bêjne Şemseddînê Qutbê Exlatî Şemseddîn Qutbê Exlatî ew bapîrewayê here mezin e û mutasawwifekê mezin e sofiyekê mezin e ew jî şair e dîwanawiya çap bûy piştî hingî sê çar babeka Şêx Nureddînê Birîfkî hatî her mutasawwifekê gelekê mezin e ew şair e wî jî dîwaneka şeirê bi Kurdî hay ekî bi Erebî hay û
و سال 1805 از بجم یه چویا بر دلوانیا خوده یه مری شنی و جا شیخ ممدوح يعني باب چاره گهیتا شیخ نور الدینی بله بله باب چاره يعني نقلك نزيكية باب چاره گهتش بس سامان شعري يش شمس الدين قطبي اخلاطي ويا شيخ نور الدين بريفكي الدفيب ويهبو وجبر هنده دولة مندية كازيدة زمان كردي ده هبو وتوزانا كردي ده بله زور سپاس دکتۆر جان زۆر سپاس بۆ ئامادەبوونی لەم بەرنامەیە بێگومان ئەم بەرنامەیە هەڵەگرێت زۆر زیاتر قسەی لەسەر بکرێت بەڵام بواری بەرنامەکە تەنها ئەوەیە سپاس بۆ ئامادەبوونە سپاس بۆ ئامادەبوونی کاکژێگر خۆشەویستانی قەلەندەرخانە لێرەدا دێینە کۆتایی دیمانەی ئەمجاری بەرنامەی قەلەندەرخانە کۆتایی بە بەرنامەکە ئەهێنین بە یەکێک لە شێعرەکانی شێخ مەمدوح ئەخلاتی بریفکانی کە کراوە بە گۆرانی خۆشەویستان خواتان لەگەڵ برادر شیرینه جارو بی مالو دلو کفت ما دردی ابینه ای دلی من ای دلو دل برادر شیرینه جارو بی مالو دلو کفت ما دردی ابینه ای دلی من ای دلو کفت ما بر درد و جانی وکممی صوتی گمانی کفت ما بر درد و جانی وکممی صوتی گمانی آهجی دستی بجانی ای دلی من ای دلو آغجی دستی بجوانی ای دلی من ای دلو دل برادر شیرینه جارو بی مالو دلو کفت ما دردی ابی